ئەرێ پێم برێ ئەڕۆ چیە مەکتەبە ئەلەندی؟ ئەرە وەڵا ڕۆشتم هەموو مامۆستاکان وەسفیانە کرد ئەی و ماشەڵڵا لە پەروەردەی لە زیرەکی زۆر باشە. پەروەردەی با بدیەوە. ئەی من وەڵا لە خۆمە چێ زیرەکە. وەڵا بە بابی دەچی. ڕزگارگیان با بیرم نەچێ. شتێکە بۆ هەرویستم پێوە بڵێم. ماڵی پورم زۆر وەزعیان خراپە خۆتە زانی. اینجا حەزمە کرد تۆزە یارمەتیان بم. زۆر باشە. ئەتوو هەموو سەرمانگان ئەرزاقیان لەوە بکڕە و لە بۆ مەسئلەی کرێش یارمەتیاندا. بیکە خەمێ خۆت. باشە لەسەر چاو. قوربانی دایک و باوکی خۆم بم. کوڕە نایەبەکەم وەرە ماچکم دێ وەرە. گوتیان زۆر باش بووی. ئەو جارەی هەجەکرد بەدڵێ خۆلەوتینم. سپاس دەکەم بابەجان. دایکە گیان دەرسم پێ بڵێ. بەسەر چاو کوڕی من چاکەتەکە و لەبەر کە با سەرماونە بە ئێستەدا. بەسەر چاداژی. ئەوە کێوەنە تەلەفۆنە بووەکە جوابی ناییتەوە؟ ئەوە لێی گەڕێ وەستە عەزەدینە. ئەوە لە دوو بێ هەندێک قماشی هەنەیە دەیوە بە من ساحکاتەوە. جوابی نادەمەوە. باشە منە چم سعی بە ئەلەندەکەم. باش خوارد دەکەم. ئەلۆ گیان قورعان مەجالم نییە سبەینی وەرە سپێ وەرە دوکانێ قسەی دەکەین تووڕەمە بە تووڕە سبەینی وەرە هەموو شتێک چارەسەر دەکرێت باشە دەی خوا لەگەڵ دەی خوارد بە بڕوای ئێوە ئایا ڕزگار ڕابردوو لەبیر دەکات قوربانی دان و هەوڵ و ماندووبوونەکانی مەریەمی هاوسەری لە بەرچاو ماوە با ببینین. ئەلو چۆنی ڕزگارگیان؟ سپاس مەریەم جان حواڵت چۆنە؟ سپاس ڕزگارگیان ئەرە بەم شەوە بۆ نەهاتیتەوە؟ وەڵڵا ئەوەندە مەشغوڵم ناتوانم سەرە خۆم بخورێنم. کوڕە ماڵی دنیا ئەوە ناهێنێ وەرەوە ماڵەوە نانم حازر کردووە چاوەڕێی تۆکەم. ئەتونانی بخۆ خەمێمت نەبیە من لە فەچ دەخۆم. لە فەی چی باسی چیەکەی بەخوا تا تۆ نەیتەوە نان ناخۆم ئەو هەموو خوارد نەخۆشم حازر کردووە. باشە باش دێم و خەمت نەبی دەی خواپیس. دەی خوارد لەگەڵ گیان. دایکە گیان گیانیدا سیمە کوڕم باباوکە پێێتەوە پێکەوە نانەخۆی. ئەخر سبەی بەیانیانم. باشە کوڕم بڕۆ دەستە بشۆ نانە بۆ تەیەکەم بڕۆ. بەسەر چەوداژی. فەرموو دڵەکەم فەرموو گیانەکەم یاخۆ بەخێر بێ ئەو قماشە جوانە دەبینی هەموو لە بۆ خاترێت و هاتیە ئەو ناز بە گوڵا ئەو پەمبەیە جیهان بەدڵە ئەوە چیە وەڵام منەوانە لەبەر ناکەم حەزم لەوانە نییە ئەی لەوەی جوانتر منەوانم حەز لێ نییە تۆ موجارە بەبێ من ئەڕێ بۆ دووبەی وەعدبی ئەو جارێ بەبێت و ناچی جامیش ئەوەمت بەڵام خۆ دەزانی من بۆ ئاسانیە نایم لەگەڵ تا بۆ دووبەی دەزانم ئەوی دەزانم خەمت نەبی باشە ئەبێ مارەم بکەیت اینجا چم پێ گوتم مارەت دەکەم لە سچای خۆش دادرێم ئەیکەی بە مریەم خانەڵی بێزار بووین ئەمە چێم هەموو نازوومەکرێیکە ناز نییە نازین کووە لە جێم بی بە قورعان دوو هەندی دەبی تەحملکەی دیشەکە تۆزە قورسە تەحملم کە تەحملی چی تۆ دەستی بە منەکەیت نابخوا ئەم شەوە بە پێی بڵێ تێگەیشتی منیش خۆم نەدۆزیگەتەوە چاوەڕی تۆ بکەم چیەمە خۆ من گاڵتەجاری تۆ نیم چیەوە بێزار بووم بەسەر چاوە بەس تۆڕەمە بە ئەو شۆ پێی دەرێم وعدبی باشە دەی چاوەڕی جابی تۆکەم بەسەر چاوە دڵی خۆت خۆشکە باشە دەی دە باشە منە ڕۆم گیانەکەم درەنگە خۆ دەزانین دایکم لەسەر مۆستاوە بەسەر چاوە پێویست نییە
نه بەڵام ئەو مۆزەعە لەبیر نەکەیە خۆ دەزانین زۆر گرنگە خەمت نەبی باشە دە باشە خوات لەگەڵ دڵەکەم خواحافیز بێ چۆن پێی بڵێم کڕوەڵڵا پێی دەڵێم پیاو هە پیاوە دنیاوە ناگەڕێ پێی دەڵێم و تەواو چی دەی با بیتن